يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە پێنج وتاری جومعەکانی ڕابردوودا لە خزمەت قورئانی پیرۆزدا بووین. قورئانی پیرۆز کە شاخەڵاتی خوای پەروەردگارە و هیدایەتە، هودەن لیلمتەقین. هەر کەسێ شوێنی قورئان بکەوێ هەرگیز گومڕا نابێ. لە بەرەکەتی ئەو قورئانە ئەوەیە بە چەند وشەیەکی کەم چەند وانەیەکی زۆرت دەداتێ. پێنج وتاری جومعەکانی ڕابردوو لە خزمەت سوورەتی ئەلعەسڕدا بووین. چەند وشەیەکی کەم بەڵام بەرنامەیەکی ژیان. وتاری ئەمڕۆمان کە بەشی کۆتایی ئەو زنجیرە باسەیە و بەشی شەشەمە لە زنجیرە باسی تەفسیری سوورەتی ئەلعەسڕ، ئەو سوورەتە گەورەی کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی لەو لەم ينزل الله على عباده حجة إلا هذه السورة لكفتهم. ئیمامی شافعی فەرموویەتی ئەگە خوای پەروەردگار هیچ بەڵگەیەکی نەناردایەتە خوارەوە بۆ سەر بەندەکانی تەنها ئەم سوورەتی ئەلعەسڕ نەبوویایە بەشی دەکردن و بەسییان بوو. مەبەست لە سوورەتی ئەلعەسڕ بەشی هەموو مرۆڤایەتی دەکرد ئەوە بوو لە ڕووی مەوعیزەوە، لە ڕووی دەستگرتن بە ئیمان و عەمەلی ساڵح و ڕێگاکانی ڕاستی ژیانەوە. ئەینا نابێت لەو فەرمودەی ئیمامی شافعی تێبگەین ئەگە قورئان بەس سوورەتی ئەلعەسڕ بووایە هەموو شەریعەتی تێدا بوو. نا، لە ڕووی مەوعیزەوە ئەوەندە کافی بوو، ئەوەندە پچڕ و پڕە ماناکانی سوورەتی ئەلعەسڕ لە ڕووی مەوعیزەوە بەسمان بوو. خوای گەورە ئەم حجەی کە دابەزاندایە، بەڵام لە ڕووی شەریعەتەوە چونکە زۆر جار ئەو وتەیەمان گوێ لێ دەبێ ئەڵێن ئەگە قورئان بەس سوورەتی ئەلعەسڕ بووایە کافی بوو. نا، لە ڕووی شەریعەتەوە کافی نەبوو، بەڵام لە ڕووی مەوعیزەوە کافی بوو. بۆیە سوورەتێکی زۆر گەورەیە و باسی ئەوەمان بۆ دەکا کە ئینسان هەمیشە ڕقی لە زەرەرە، ڕقی لە خەسارەتمەندیە. کەس حەز ناکا وشەی زەرەر و خەسارەتمەندی بەسەرا ببڕێ. خوش فەرمووی والعەسڕ ئین الئینسان لەفی خسر. تەواوی مرۆڤایەتی لە زیانمەندیدا ئیلا چوار چین نەبێ، ئیلا الذین ئامنوا ئیمانداران نەبێ، وعملوا الصالحات ئەوانەی کەوا کار و کردەوەی جوان و عەمەلی ساڵحیان هەیە، وتواصوا بالحق ئامۆژگاری یەکتری دەکەن لەسەر حەق و ڕاستی، وتواصوا بالصبر. وتاری جومعەی ڕابردووگەیشتینە وتواصوا بالصبر. وتمان خوای پەروەردگار کۆتایی سوورەتی ئەلعەسڕی هێنا بە وشەی سەبر، وتواصوا بالصبر. ئیمانداران ئامۆژگاری یەکتر دەکەن بەوەی کە لە سەرخۆ هەیە من بن و سەبر و ئارامیان هەبێ. بۆچی و کۆتایی سوورەتەکە بە سەبر هات؟ قورئان زۆر وردە لەبەر ئەوەی هەر سێ بابەتەکەی پێشوو پەیوەندیان بە ئارامگرتنەوە هەیە. خاڵی یەکەم خوا فەرمووی ئیلا الذین ئامنوا، ئیمان سەبری دەوێ. بەڕاستی ئەم دینداری و خواناسی و ئیمانداریە دەبێت ئارامی لەسەر بگری. زۆر کەس هەیە سار دەبێتەوە. بەڕێزان خوا پەناماندا زۆر کەسمان بینی سەرەتایەک کاتانێک ساڵانێک زۆر تند بوو لەسەر دینداری و خواناسیەکەی، کەچی وردە وردە ئێستا وایە هەر نوێژیش ناکە، هەر پاشەکشەی تەواوی کرد. بۆیە ئەم دینداری و خواناسی و ڕێبازی خواناسیە هی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، ئەبێ حتا لەحزەی کۆتایی ژیانت کە دەڵێی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بەردەوام بی لەسەری تا لەگەڵ تا دێتە قەبرەکەوە. بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ بێ زۆر کەس پێی دەکرێت. بۆیە ئیمان سەبری دەوێ. ئەمجا ئێمە ئەم هەموو شەیاطینی جن و ئینسە لە دەورمانە، لە ئینسان و لە جنۆکە. جن گومان دەخاتە دڵتەوە، شەیاطینی ئینسان دێ لەسەر تیڤیەکان لە کۆڕ و سیمیناڵەکاندا باسی گومانت بۆ دەکات لەسەر خوا نەعوذ بالله، لەسەر ئیسلام، لەسەر ڕاستیەکانی قورئان. ئەو کاتە تۆ زۆر ئارامگر و خۆگر نەبی بەرامبەر بەو هەموو شەیاطینێ خۆت بۆ ناگیرێ. ئەبێ ئەوەندە ئارامبەر گربی کەوا بڕوات بە بیر و باوەڕی خۆتەیە هیچ شتێک گومانت لا دروست نەکا. هەزار ڕەحمەت لە پیرەمێردی شاعیری گەورەی کورد کە فەرموویەتی
شەیتان هەر لە دووی چاکان دەگەڕێ ئەیەوێ پیاو چاک لە دین وەرگەڕێ ئەگینا بۆ بەد ئەو هەوڵ نادا هەیە کە دەرسی ئیبلیسدا ئەدا ئەم شەیاطینانە هەر لەگەڵ ئینسانی دینداریانە وەیە دەبێتەوە زۆر خۆڕاگربی لەسەر ئیمان و دینداریەکەت دووەم عەمەلی ساڵح سەبری دەوێ ئینسان بە جارێک و دووجار نەڵێ بەسە و ماندوو بووم زۆر کەس هەیە حەزی لە کاری خێر و عەمەلی ساڵحە کەچی پاش ماوەیەک وەڕسە لێ عەمەلی ساڵحی ڕاستەقینە ئەوەیە ئەگەر کەمیش بێ بەڵام بەردەوام بێ دەی ئەو بەردەوامی سەبری دەوێ عەمەلی ساڵح سەبری دەوێ کاتێک کە تۆ چاکە دەکەی بەڵام سەیەکی بێوەفایە کە توش دەبێ لە زیاتی سوپاست بکارم بێ قسەشت پێ بڵێ بۆیە جارشکە پیرەمێردی ڕەحمەتی فەرموویەتی کە تۆ بەخشیت و جوێنیان پێدای ئەو سابزانە کە مەردی خودای سارد مەبەوە چاکە لەگەڵ یەکێکا کرد بێ سفەتێک دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ هات و لە جیاتی چاکە و پیاوەتی و حرمەتت چوو زەممی کردی چوو قسەی پێوەتی چوو بێوەفا بوو بڵێ بەو خوا چاکە لەگەڵ کەس ناکەم کوڕە بەسە دەستم سووتا ئەو خەڵکە ئاوایە نە ئەو وەختەی تۆ بەخشیت و جوێنیان پێدای ئەو سابزانە کە مەردی خوای ئەو خوا لێ قبوڵ کردووی ئەو تۆ لە ڕیزی چاکەکارانی ئەگەر سەبرت هەبێ سارد نەبیتەوە پەشیمان نەبیتەوە سێم حەق سەبری دەوێ وتواصوا بالحق يكسو وتواصوا بالصبر بصراحات بو اوي كإنسان لحق لاندا زوبا وشبه مشتكا مكا تزوير راستي ليتيق نتشي چونکە هیچ کەس نییە لەم سەر زەویەدا بە باتڵ خۆی نیشانی خەڵکدا هەمووی دەڵێ حەق بە منە بۆیە دەبێتەوە زۆر ژیر و وریابی سەبر و ئارام بگری ڕاستەوە خۆ یەکسە خۆ بە شوێنەکە مەکە یەکسە قسەیەک ناتە ناو دڵتەوە بیری لێ بکەوە ئارام بگرە بۆ ئەوەی کە تەزویر و ئەسڵی لێتێک نەچێ کە حەقیش ناسی لەسەری بەردەوام بە باتڵ وریا بە ڕۆژێ نەتکڕێ و خۆتی پێ نەفرۆشی پشت لە حەق نەکەی ئەمجا کە حەق ناسی و بڕوات پێی هەبوو هەر بۆ خۆت نەوێ بە خەڵکیشی بگەێنە ئەم حەقەش سەبر و ئارامی دەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 13 ساڵ ژیانی مەککەی بەبەردەوامی ئەو 10 ساڵەی مەدینەش لەگەڵ منافقەکاندا بەردەوام ئازاری جەستەیی دراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئازاری جەستەیی بەخۆی گەیشتووە لە تایفا بەرباران کراوە پێڵاوەکانی پڕبووە لە خوێن لە ناو مەککەدا سومەیە شەهید کراوە یاسر شەهید کراوە هەموو جار سەحابە لە دەوری کۆبوونەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبا هەڵوێستێکمان هەبێ ئەوە سومەیان شەهید کرد ئەوە یاسر شەهید کرا ئەوە جەنابتیان بەرباران کرد ئیدی پێغەمبەری خوا ڕێگەمان بدە شەوێک دوو گەنجە سێ و دارون نەدووە دەسووتێنێ ئەبوو جەهل دەتۆپێنین هەر لە ناو شاری مەککەدا لە ماڵەکەی خۆیدا پێغەمبەری خوا سەڵام دەیفەرموو سەبڕن ئارام بگرن ئارام بگرن خۆ پێغەمبەری خوا بەس حەقی گەیاندووە خۆ لە مەککەدا بەس باسی ئەوەی کردووە خوا حەقا پێغەمبەران حەقن ئیسلام حەقا ڕۆژی قیامەت هەیە زیندوو بوونەوە هەیە ئەم ڕاستیانەی بە خەڵک گەیاندوون کوفر قبولی ئەو حەقەی نەدەکرد بەردەوام دژایەتی جەستەیی پێغەمبەری خوا و سەحابە دەکرا پێغەمبەری خوا ڕۆژێک ڕێگەی بە کەسێک نەدا لە ئارامگری لابدا سەبڕن ئارام بگرن ئارام بگرن ئەم حەقە بە پەلەپەل ناچێتە سەر زەرەت دەکەین لە دواییدا ئازاری ماڵی دەربەدەر دەکران بۆ شێوی ئەبوو تالیبە هەموو اقتصادەکانیان لێداخران حەساری اقتصادیان خرایە سەر کەس کڕین و فرۆشین لەگەڵ موسڵمانەکاندا نەدەکرد کەس شتی لێ نەدەکڕین لە ڕووی مادیەوە زەرەرێکی یەکجار زۆریان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر دەیفەرموو سەبر بگرن کەوتبوونە ئەوەی گەڵای وشکی دارەکانیان دەخوارد پێغەمبەری خوا دەیفەرموو سەبر بگرن ئارام بگرن ئێمە حەق دەگەیەنین ئەم حەقە ئەبێ سەبری لەگەڵا بێ ئازاری دەرونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئان هەموویمان بۆ تۆمار دەکا پێیان دەوت ئەم پیاوە شێت بووە هەتا 40 ساڵی عەیبی نەبوو محەممەد ئێستا شێتە ئەم قسانەی دەیکە ئەمەی باسی خواوشتیوە ئەوە خوای تاخانە ئەوە شێتە محەممەد دەیانگوت ساحیرە کاکە ئەو خەڵکە چای بە هەر کەسێ بکەوێ یەکسە بڕوای پێ دەکا ئەتوانە قەناعەتی پێ بکە ئەو ئیشی ساحیران و جادوگەرانە لەلایەکەوە پێیان دەگوت درۆ دەکا ئەوە درۆزنە پەنا بەخوای پەروەردگار قورئان پێی دەفەرمێ وەلەقەد کذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا لە سوورەتی ئەنعام ئایەتی 34 ئەی محەممەدی خۆشەوی صلی الله عليه وسلم بە گەورەی خوا پێغەمبەرانی پێش تۆشیان بە درۆزانی جا لێرەدا حەز دەکەم بۆ گەنجانی بەڕێزەوانی کە تەفسیرە کوردەکان دەخوێننەوە ئەو خۆشەویست و مامۆستانەی ئێمە جاری وهەیە بە هەڵەیەکی بچوو کاچوون لە هەندێک تەفسیری کوردیدا نووسرا
پێغەمبەرانیان بە درۆ خستەوە ئەو وشەیە هەڵەیە تەرجمەکەی ئاوایە پێغەمبەرانیان بە درۆ زانی چونکە لە زمانی کوردیدا بڵێ کەسێک بە درۆ خرایەوە یعنی بۆ خۆی درۆی کردووە بڕوبەڕوویان کردەوە بە درۆ کەوتەوە ئەوە لەگەلێک لە تەفسیرە کوردیەکاندا خی گەورە لەو مامۆستا بەڕێزانە خۆش بە کە تەرجمەی قورئانیان بە کوردی کردووە تووشی ئەو هەڵەیە بوون وتوانە پێغەمبەرانیان بە درۆ خستەوە و تۆشیان بە درۆ خستەوە نە پێغەمبەران درۆیان نەکردووە تا بە درۆ خرێنەوە ئەسڵان ڕازگۆترین مرۆڤی سەرزەوی بوون بەڵام ئەو بێباوەڕانە دەیانگوت ئێوە درۆ دەکەن بە درۆیان دەزانین مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی لە تەفسیری قورئانی پیرۆزدا خوا لێی خۆش مامۆستا عوسمان عەبدولعەزیز ئەو جوانی پێکاوە ئەو لەوێدا لە هەشتاکاندا نووسیوێتی بە درۆزانین نەک بە درۆ خستنەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم چەند ناڕەحەتە لەسەر دەروونت بەڕێزت بەس بیر لە خۆت بکەوە لە هەموو عمر تا یەک جار درۆیەکن نەکرد بێ دوای 40 ساڵ بڵێ خوا حەقا تاکو تەنهایە بڵێن وەڵا درۆ دەکەی تۆ پێغەمبەری خوانی بزانە چەند ئازارێک لەسەر دڵ و دەروونت دروست دەبێ خوا دەفەرمێت پێغەمبەرانی پێش تۆش هەوایان پێوتراوە بەڵام فەسەبەڕوا ئارامیان گرت پێیان دەوتن درۆ دەکەی پێغەمبەرەکە ئارامی دەگرت هەڵ نەدەچوو حەقی خۆ بە سەبر بگەیەنە لێی گەڕێ ئەم حەقە وردە وردەگەشە دەکا قورئانی پیرۆز بۆ ئەمانەمان بۆ دەژێڕێتەوە ئەخەمانەوە قسەیەک دڵمان پێی دەتەزێ حتا قیامەتیش ڕۆژانە مسلمان دەیخوێنێتەوە پێغەمبەرێکی مەجنونە شێتە ساحیرە کاهینە درۆ دەکا درۆزنە ئەمانە قورئان بۆ تۆماریان دەکا یعنی مسلمان تا قیامەت یەقینت هەبێ بە تۆی مسلمانی ژوا دەوترێ ئێستامی مامۆستا ئاینی جاری وایە یەک ڕخنەی بچووک لە وتارەکەمان دەژیرە خەریکە لە بەرجی خۆمان دێنە دەرێ قوڕە چۆن فڵان کەس ڕخنەی لە وتارەکەم گرتووە کاکە بە پێغەمبەرانیان واوتووە پیان وتون ئەوەی کە دەیڵێی درۆیە درۆ دەکەی بەڵام فەسەبەڕ و ئارامیان گرتووە نەشڵەژاون تووڕە نەبوون هەڵ نەچوون دۆ دۆشاویان تێکەڵاو نەکردووە لەسەر حەقی خۆیان بەردەوام بوون تا خوا پەیامی حەقی گەیاندە جێی خۆی زۆر جار دەپرسرێ باشە بۆ پێغەمبەری خوا و مسلمانان هەژار بوون بۆچی پێغەمبەران کەم دەست بوون ها سەردەمی مەکە 13 دانە ساڵ سومەیە و یاسر و سەحابە شەهید دەکرێ مسلمانان چەکیان پێ نەبووە بۆ مسلمانان مستەضعەف بوون بۆ کۆیلە و چەوساوەکان شوێنی ئیسلام کەوتن حتا تەنانەت لەم سەردەمەشدا بەڕێزان حتا قیامەتی ژوا دەبێت بۆ مسلمانان خاوەن هێزێکی دەسەڵاتی سیاسی زۆر نین بۆ گەورەترین چەکی دنیایان بەدەستەوە نییە بۆچی گەورەترین بانقی دنیایان لە پشت نییە وەڵڵی حکمەتی خۆی تێدایە ئەویش ئەوەیە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرەتا بە زەبری چەک و شمشێر و هێزی قووەت پاتایاناوە خەڵک لە ترسانە شوێنی دەکەوت ئازایەتی تێدا نەدەبوو حەق نەدەبوو ئەگەر دەوڵەمەندترین کەس بوو نایە مسلمانان خەڵک دەبێت تەماحی پارە شوێنیان دەکەوت بۆیە لە کوردەواریە دەڵێ فەقیر یەک سیفەتی باشە دۆستی مەسلحەتی نییە ئەوەی کە فەقیری خۆش دەوێت دۆستی مەسلحەتی نییە فەقیر چییە هێز و دەسەڵاتی هەیە پلە و پایەی هەیە مەسئول دەیناسێ پارەی هەیە خزمەتت بکە نان و دیواخانی نەوەڵڵا ئەوەی کە خۆشی بێ لەبەر خوا خۆشی دەیەوە لەبەر حرمەتی خۆی ڕێزی دەدەگرێ ئیسلامی ژوایە ئەو هەموو خەڵکە سوپاس بخوا لە مزگەوتەکان و ماڵی خوادایە کاکە چێ لە ترسانە هاتۆ بۆ نوێژ دوای 1400 و ئەوەندە ساڵ چێ لەبەر پارە ڕوو دەکاتە دینداری و خواناسی خەڵک ماڵی خۆی دەبەخشێ بۆیە پێمان دەڵێ ئەم ئیسلامە حەقا ئەو حەقا بەبێ هێز بەبێ پارە بەبێ چەک بەبێ دەسەڵات ئاوا بە جوانی ماوەتەوە ئەم ئیسلامە ئەم ئیسلامە بۆیە خۆی گەورە زۆرجار ئاوا دەیهێڵێتەوە بۆ شێوەی تا حەق دەرکەوێ بۆیەش لە قورئانە تۆمار دەکرێت بزانین بەسەر ئێمەش دێ بۆیە حەق و ڕاستی ئەبێ سەبری لەگەڵا بگری هەتا دەگاتە شوێنی خۆی علامە مامۆستا سەعیدی نەوڕەستی سەعیدی کوردی دەفەرمێ ڕاستی ئەگەر لە وتنیدا زیان ببێت جێگاکەی خۆی بۆ بێدەنگی چۆڵ دەکات بەڵام هەرگیز جێی درۆ لەو نێوانەدا نابێتەوە و هەرچەند سوود بەخش و هەرچەند سوود و بەرژەوەندی زۆری مسلمانانیشی تێدا بێت ئەم قسەی مامۆستا سەعیدی نەوڕەستی بە ڕەحمەت بێ زۆر پڕمانای ئیمانداران یعنی حەق و ڕاستی جاری وایە لە وتنیدا زیان هەیە شوێنی خۆی نییە کاتی خۆی نییە شەر نییە هەموو حەقێک بوترێ شەر نییە ئێستا زۆر جا خەڵک مامۆستا بۆ باسی فڵان شت ناکەی خۆ حەقە کاکە جاریوە حەق ئەو حەقە وەختی وتنی نییە خەڵک قبوڵی نییە جارێ بارودۆخەکە لەبار نییە بۆیە دەفەرمێ ئەگەر زانیت لە گەیاندنی حەق و ڕاستیدا زەرەرێک بە مسلمانان و دینی خۆ و مینبەر دەگا بێدەنگ بە ئەو کاتە حەقەکە ناڵی بێدەنگی شوێنی دەگرێ بەڵام گرنگ ئەوەیە درۆ نەکەی درۆ ئەگەر مەسلحەت و بەرژەوەندیش تێدا بێ نابێت لە جێی حەق دانیشێ حەق ئەگەر نەگوترا
بێدەنگبوون دێتە شوێنەکەی نەک درۆ دەلەسا بەڕاستی ئەوە دەرسێکی گەورەی بۆ جیهانی مسلمانان تێدایە چوارەمیان وەتەواسەو بالسەبر خوا فەرمووی ئارام ئامۆژگاری یەکتر دەکەن بە ئارامگرتن ئەم ئارامگرتنە لە هەموو ژیاندا پێویستە جومعەی ڕابردوو هەندێک بابەتمان باس کرد لە بابەتە خێزانی و کۆمەڵایەتیەکان لەگەڵ تێکەڵاوبوون لە خەڵکیدا ئارامگرتنت دەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صحیح بوخاریدا دەفەرمێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم خير من المؤمن الذي لم يخالط الناس ولا يصبر على آذاهم ئەو ئیماندارێک کە تێکەڵاو خەڵکی دەبێ ئارام دەگرێ باشترە لەو ئیماندارەی کە تەریکە و ناتوانێت ئارام بگرێت لەسەر خراپەکانی خەڵک کەواتە تەماشای فرموودەکەی پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم خۆشەویستان لەگەڵ یوخالیط و تێکەڵاو بوون لەگەڵ خەڵک یەکسانە بە ئازاهم ئازاریشت توش دەبێ چۆن توشت دەبێ کە تۆ تێکەڵاو بە خەڵک دەبی هەموو کەس تەبیعەتی تۆی نییە دەیان تەبیعەتی جیاوازەیە لەگەڵ ئەوانەدا کە مخالفن بە تەبیعەتی تۆ بەریەکەوتنت بۆ دروست دەبێت بەبێ گومان هەموو شتێک کە بە تەبیعەتی تۆ نەبوو ئازاری پێدەخۆی خەڵک هەیە حەسوودە لە ئەنجامی تێکەڵاو بوون لەگەڵ خەڵکەسەیەکی حەسوودەکانیش دەبینی خەڵکانێک دەبینی نەزانە هەر بۆ خۆی نەزانە خەڵکیش هەیە جێلە یعنی خۆی لە جێلیەدا نەزان نییە بەڵام خۆی بە نەزان نیشان دەدا خەفەت ئەدا بە تۆ لەو تێکەڵاو بوونەدا خەڵکێک هەیە بێدینە تۆش تێکەڵاوی لەگەڵیدا ناچاری بجوڵیتەوە خەڵکێک هەیە تووڕەیە خەڵکێک هەیە عەسەبیە بەیەک قسە هەڵدەچێ ئەو مسلمانەی تێکەڵاو بە خەڵکە و خۆی لە کۆمەڵگا جیا ناکاتەوە تەحەمولی هەموو ئەمانە دەکا سەبر دەگرێ و ئارامی هەیە لای خوا باشترە لەو ئیماندارەی کە بۆ خۆی بە تەنیا دەژی و تێکەڵاو بە خەڵکی ناگرێ و سەبر لەسەر ناڕەحەتیەکانیان ناگرێ بۆیە ئەگەر وەختی زانیت تێکەڵاو بە خەڵکی دەبووی و ئارامت دەگرت و تووشی فتنە دەبووی تێکەڵاو بوون لە خەڵک باشترە ئەگەر زانیت سەبر و تەحەمولت نییە و تووڕە دەبی و هەڵدەچی و تووشی موسیبەت دەبی تووشی غەیبەت و بوختان بە خەڵک دەبی تووشی گوێندان دەبی دڵت بەرگە ناگرێ لە ماڵی خۆتا دانیش و تەریک بی باشترە بۆیە ئێمە لە مستەلەحی زانانی پێشیندا لە سەلەفی ساڵحدا ئەهلی تەسەوف دوو زاراوەیان هەیە زاهید و عارف ئەو دوانە جیاوازیان چییە ئینسانێک دەڵێم فڵانکە زۆر زاهید بوو زاهید واتە پیاوێکی بۆ خواسوڵحاوی حەڵاڵخۆری زانای دیندارە بەس بۆ خۆی تەریک دانیشتۆ تێکەڵاو بە خەڵکی نابێ ئەگەر ئەم پلەی تێپەڕی کرد بوو بە عارف ئاڵێن عارفانی کورد عارف ئەوەیە تێکەڵاو بە خەڵکی بووە لەگەڵ بێدینە لەگەڵ دیندارە لەگەڵ بێتەحەمولە لەگەڵ حەسوودە لەگەڵ درۆزنە لەگەڵ نەزانە لەگەڵ جێلە لەگەڵ هەموویاندا تێکەڵاو بووە بە ئومێدی ئەوەی ئەو خەڵکە چاککە ئەوانە عارفن ئەو پلەکان بەرزتر بووەتەوە لە زاهید عارفان تێکەڵاو بە خەڵک بوون بە نیەتی ئیسلاحی کۆمەڵگا بۆیە بەس ئەوانەی کە پیاو باشان بوون و توانە فڵان کەس گەیشتۆتە پلەی عارفی واتە تێکەڵاو بە خەڵکی بووە و ئارامگر و لەسەر خۆی و هەڵیش ناچێ ئەوە قسەی شێخی گەیلانیە شێخ عەبدولقادر گەیلانی بەڕەحمەت بێ دەفەرمێ زاهید لە خەڵکی ڕادەکا عارف بە دووی خەڵکا ڕادەکا بۆ ئەوەی چاچیان کاوە بیان هێنێتە سەر ڕێگەی ڕاست کەسێ ڕاوێژی پێکردی یەکسەر ڕێگەی کوشتنی نیشان مەدە پەلامەردانی نیشان مەدە وەتەواسەو بالسەبر بڵێ براکەم خوشکەکەم ئارام بگرە جا ئارامگرتن جومعەی ڕابردوو عەرزمکردن معنایەوە نییە داوای حەقی خۆت مەکە دەم مردوو بە کزۆڵ بە سەری خۆت نەوی کە پێت چێشن قسە مەکە نە یعنی سەبر دووشتە بەهێمنی هەنگاونان بە ژیرانە بڕیاردان ئەوەیە سەبر ئەینا خەڵکێک بڵێ موسڵمان سابیرە یعنی هەر چاوی دەرێن دەست بۆ چاوی نابە ناکاکە ئەوە سەبر نییە ئەوە کزۆڵیە ئەوە ئیسلام دژی ئەوەیە سەبر بگرە بە کەس دەڵێ فڵانکە سەبر بگرە سەبر یعنی هەنگاونانی هێمنانە ژیرانە بڕیاردان ژیرانە بڕیار بدە عاتیفانە بڕیار مەدە هەڵمەچۆ دوای پەشیمان بێەوە پێشتر نەخشەسازی بۆ کارەکەت بکە هەنگاوی هێمنانە هەڵ بنێ دوور بڕۆ و سەلامەت وەرەوە کەسێ غەدری لێکردی سەبر بگرە قیامەت هەیە دڵنیا بە دوای ئەگەر محکەمەی دنیاشی چت بۆ نەکا قیامەت هەیە قەت بەدەستی خۆت و بە چەکی خۆت پەلاماری خەڵک مەدە و تۆڵە مەکەوە بەرامبەر بە کەسی نەزان زمانت بەکار مهێنەوەکو ئەو بە نەزانی حواڵە بە خوایکە وما خلقنا السماوات والأرض وما بينهما إلا بالحق حق هەمیشە هەر هەیە ئەمە زوو ئاسمانە لەسەر حق و ڕاستی بنیاد دراوە، و إن الساعة لآتية بەخوا قیامەت زۆر نزیکە. ئەوانەی کە پیاو باشان بوون و توانە فڵان کەس گەیشتۆتە پلەی عارفی واتە تێکەڵاو بە خەڵکی بووە لەگەڵ تێکەڵاو بوون لەگەڵ خەڵک
ئەگە هیچ لە دنیادا هیچت بۆ نەکرێ محکەمەی قیامەت تۆڵت بۆ دەکاتەوە فاصفح الصفح الجەمیل بە پشتێکردنێکی جوان پشت لە ئینسانی نەزانکە کەسێ خراپەی بۆ تۆ دەوێ تۆ بە جوانی پشتی تێکە غەیبەتی مەکە جوێنی پێمەدا دڵی خۆتی پەرناوە تەنگ مەکە بڵێ کوڕە قیامەت هەیە بەخوا ڕۆژێ تۆ مەمنونی من دەبی چاکەکانی تۆ دەدرێ بە من ئەگەر چاکە نەما خراپەکانی من دەدرێن بە تۆ ئەم دنیای هەر کۆتایی پێدێ من دەستی خۆم پیس ناکەم بەوەی کە خوێنی تۆ بڕێژم من زمانی خۆم پیس ناکەم بەوەی گوشەی ناشرین بەرامبەر بە تۆ بەکاربێنم ئەوە سەفحی جەمیلە وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا خوا دەفەرمێ ئەگەر ئارام بگرن و پەیوەندیتان لەگەڵ پەروەردگارتاندا باش بێ و پشت بەخوا بەستن هەرچی پیلانی دوژمنانی ئاینە زەرەتتان لێ نادا خوا سەرتان دەخا ڕۆژانە ئێمە بە چاوی خۆمان ئەوە دەبینین بەینی خۆت و خوا چاککە غەدر لە خەڵک مەکە پیا و خراپێک کەسێکی شەڕفرۆژ یەخەی پێگرتی خۆتی لێلادە لەبەر خوا دڵنیا بەخوا تۆ سەر دەخا ئەم بەسەراتە واقعی عەرزی جەنابتان دەکەم کە لە شاری کەرکووکا ڕووی داوە ئەو کەرکووکەی کە هەموو ئەحزابی کوردی درۆ دەکەن لەسەری بەس نان و پیازی پێوە دەخۆن هەموویان درۆ دەکەن لەسەری هیچیان باوەڕ ناکەم ئەوەندە دڵسۆزی بن بەس تموحیان تێیدایەتی تموحی سیاسی تموحی دەنگ تموحی نەوت تموحی پارە تموحی پێگا لەو شاری کەرکووکەدا کە بەداخەوە خاکی پیرۆزی کوردستانە و هەمیشە لە زیاتی خێر بۆتە مایەی ئەوەی کە بەرهەمەکەی یان دوژمنانمان بیخۆن یان کوردی خۆمان بیخوا ئەو کوردە داماوانی کەرکووکیش لێ بێبەشن لە دەسەڵاتی غەیرە کوردیدا هەر مەزلوم بوون لە دەسەڵاتی کوردیدا هەر مەزلوم و بێبەش بوون بەسە زمانە یا ڕەبی خوا ڕەحمیان پێ بکە و ڕەحم بە هەموومان بکە لەو شاری کەرکووکە دکتۆرێکی بەڕێز بە ناوی دکتۆر یوسف ئەرزێکی بەتاڵ دەدۆزێتەوە دوای ئەوەی کەوا تەئکید دەکات لە شارەوانی و تاپۆ کەمە مڵکی کەس نییە ماڵانێکی زۆریش لەو دەوروبەرە دروست بووە ئەڵێ لەگەڵ چوە پیاوی بەڕێزی وەکو جەنابتاندا ڕاوێژ دەکات بۆ ئەم ئەرزە نەکەین بە مزگەوت من خۆم هێندێ پارە دەدەم ئەو لەوڵام من هێندە پارە دەم دەی با بە پشتیوانی خوا بناغەدانین و ئەم مزگەوتە لەم گەڕەکە تازەیە دروستکەین بەویستی خوای پەروەردگار بەرەکەتێک دەکەوێتە ئەم ناوە مزگەوت و ماڵی خوا بە پێویست لە هەر شوێنەکا بێ ئاوەدانێ بۆ ئەو مەنتیقەیە بناغەدا دەنێن و خەریکن چەند بناغەکە دێتە دەرەوە ڕۆژێک کابرایەک بە چەند چەکدارێکەوە دێتە سەریان و وەستاو کرێکار بەرتی هەڵدان دەدا و دەریان دەکا ئەڵەوە نازان ئەرزی منە کاکەوە لە حکومەتە بە ناوی کەسەوە نییە تاپۆی کەس نیە عەزیزم ئەڵە مشتی وا نازانم یاڵڵا کابرایەکی لە سەڵەتداری کوردی بێویژدان دێ هەموویان دەردەکا و وەستاو کرێکە هەریەکە بەلایەکە کابرای سەرپەرشتیار دکتۆر یوسف دەچێتەوە بەلایەن لە کاکەوە بچنەوە بەخوا برایمە خۆمان بە کوژ نادەین کابرا لانکرۆزەرێک حیمایە و چەکداری لەگەڵایە و ئێمە پیاوی کاسبین و بەخوا خۆمان تووشی ئەو بەڵایە ناکەین یەک دوو ڕۆژ بۆ خۆی بە تەنیا دەچێتە سەری کەس ناوێت کرێکار وەستا لەگەڵ یا بچێ وڵا دوایی کە کەس دیار نابێ و کەس نایەتەوە پاش ماوەیەک دەست دەکەنەوە بەترسەوە بە دروستکردنی مزگەوت دەگاتە سەقف و خەریکی تاوابوون دەبێ ڕۆژێک دووسێ زەلامی پیاوانە و بەڕێز و بە حرمەت و مسڵمان دێن ئەڵێن کاکە ئەو 5 دەفتەر دۆلارە ئەوە بیخەنەنا ئەو مزگەوتەکەی پێتەواوکەن ئەو 5 دەفتەر دۆلارە ئەڵێن ئەو 5 دەفتەر دۆلارە هیچیە ئەڵێن وەڵای کاکە گیان کاتی خۆ واماشمان بیست کابرایەکی نیمچە مەسئولی خۆ بە زلزان سێ چوار کەسی بەچەکەوە شوێن خۆی خستە بوو هاتووە سەر ئەم مزگەوتەش و ئەم مزگەوتەشی ڕاگرت هەر کە لەم مزگەوتە ترازە و مزگەوتەکەی بە ئێوە ڕاگرت شەڕی بە کوڕێکی ئێمە بە ناحەق فرۆشت و کوڕەکەی ئێمەی کوشت ئێستاوە سجنە و گیراوە و سوحێکی نیمچە عەشایری بۆ کراوە هێشتا بەر نەبووە بە 5 دەفتەر سوحمان بۆ کردووە پارەکەمان هیچ دەست لێ نەداوە هێنامانە بیخینە ئەم مزگەوتەوە تەماشای کاری خواکە کابرا دەیگوت ناهێڵم مزگەوت بکری عەرزەکەش یەکەمە بازاڕ و دوکان بۆ خۆم ئاخری قەتڵێکی لەدەست قەوما خرایە زیندانەوە 5 دەفتەر دۆلاریش هەل لەسەر ئەو هاتە ناو مزگەوتەکەوە تۆ سەبر بگرە ئارام بگرە بەهێمنی هەنگاوەکان بسپێرە بەخوا پەروەردگار بەس بە شەرتە کارەکەی تۆ حەق و ڕاستی بێخوا پشتت دەگرێ ولمن صبر وغفر إن ذلك لمن عزم الأمور خوای گەورە دوو شەی لە قورئانە بەیەکەوە هێناوە سەبرگرتن و لێخۆشبوون هیوایە کەسێک خراپەیەکی بەرامبەر دەکە ئارام دەگرێ بەڵام لە دڵەوە هەر ڕقی لێتی و لێ خۆش نابێ خوا دەفەرمێ باشترین ڕەفتاری ئینسانی مسلمان کە خوا زۆری پێخۆشە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری پێخۆشە هەر کەسێ ئاوابوو نیشانەی ئەوەیە ژیر و عاقڵە کاری بەجێیە بریتیە لەوەی سەبڕەوە غەفەڕە هەردووشیان لە قورئانە بەیەکەوە هاتوون ئارام دەگرێت کە کارێکی نابەجێ و بێشەرعی دەبینێ و خراپە دەبینێ
و لە بەرامبەرەکەش خۆش دەبێ و غەفەرە لێشی خۆش دەبێ ئەو کەسانە بەڕاستی ژیرن زۆر کەس هەیە تووشی ناڕەحەتی گەورە بووە ئێستاشی لەگەڵا بێ و پرسیشمان پێ دەکرێت سوپاس بەخوا خۆڕاگرانیش هەن ئەم بەسەرهاتەش ڕووداوێکی واقعیە کوڕێکی گەنجی بەڕێز هاوسەرگیری دەکات لەگەڵ کچێکە لەگەڵ کچی ماڵێکی بەڕێزە ئافرەت بە ڕوخسار و بە شێوە و شکڵ ئافرەتێکی بەڕێز و بە حرمەت و ئەدەبدار دیارە دەیگوازێتەوە لە شەوی گواستنەوەدا لە جوودبوونێکی شەریعانەی نێوانی ئەم بووک و زاوایەدا دەردەکەوێ ئەم کچە پاک نییە هەموو تێدەگەن کچ نەماوە پێشتر کچ نەماوە کە ئەمە حاڵەتێکی زەرورە ڕەن بێ ئیشی مینبەر نەبێ بەڵام ناچارم پوختەیەک ئاماژەی پێ بکەم ئەوە خوا نەخواستە ئەگەر ژیرانە تەعاملی لەگەڵا نەکرێ ڕەن بێ مای قەتڵی تیا دروست ببێ فیتنەی گەورەی تێدا دروست بێ هەمومان لە ئافرەت هاتووینە دەرەوە ئافرەتان دایکمانن ئافرەتان کچمانن ئافرەتان خوشکمانن ئافرەتان هاوسەرمانن خوای پەروەردگار بە حیکمەت و کاربەجێی خۆی پارچەیەک گۆشتی لە جەستەی ئافرەتا داناوە گەنج ڕەن بێ هەمووی ئەوە نەزانێ ئافرەتی وا هەیە ئەو پەردەیە کە هەیەی حتا کاتی منداڵبوون نادڕێ و هیچ خوێنێک نابیندرێ ئەم ئافرەتە هیچ خلاپەیەکی لە ژیانیان نەکردووە پەنجەی بە شەرێکی بەرنەکەوتووە ئەبێ ئەو کوڕا کە دەبێتە هاوسەری ئەو کچە زۆر ئاگادار بێ هەیە ئافرەتی وا هەیە تا منداڵبوون هیچ خوێنێک نابینێ پەردەی وا هەیە مەتاتیە دەکشێ و دیسان چاک دەبێتەوە دەکشێ و دروست دەبێتەوە جارێش کە هیچ خوێن نابیندرێ ئافرەتی وا هەیە کە ئەمانە کە من هەل لە ئەساسا خوای پەروەردگار ئەو پەردەی پێ نەبەخشیوە هەر نیەتی داماوە هیچ خراپەیەکی نەکردووە هەر نیەتی بۆیە ئەگە خوا نەخواستە ئینسانێک کەوتە گومانێکەوە لەو حاڵەتانە دەبێت زۆر سەبر بگرێ ئارام بگرێ دنیا تێنەگەێنێ حیای خۆش و بنەماڵی خەڵکیش نەبا ئەبێت لە ڕێی دکتۆری پسپۆڕی ژنان و منداڵبوونەوە ئەو بابەتە یەکلایی دەبێتەوە و کارەکە سەر دەگرێ و پسپۆری تایبەت دەزانێت ئەو حاڵەتانە چۆنن ئەم کوڕە بە ئافرەتەکە دەڵێ بە بووکەکە دەڵێ چی دەبینم هەست دەکەم کجنی دەست دەکا بە گریان و خۆی ئەخاتە سەر قاچی کوڕەی داما و ئەڵێ چی لێوە شارم تووشی هەڵەیەک بووم وەڵی تۆم ئەوەندە بە موسڵمان و ئەهلی ڕێز زانی خۆ من زانیم حاڵەکەم وایە بەڵام لەو بڕوادام کە تۆ بە گەورەی خۆت بمپۆشی خوا ستری حیا و حرمەتی تۆش بکە خۆمە خەمە سەر پێڵاوەکانت تو ئەو خوای ئەم کارە ئاشکرا مەکە هەرچیم لێ دەکەی ئامادەم بەڵام هەموو لەشی ئەلەرزێ فرمێسک بە چاویا دێتە خوارەوە ئەڵە کاتی خۆی تووشی هەڵەیەک بووم لەگەڵ کوڕێکا تووشی هەڵەیەک بووم و بەجێی هێشم و بێوەفا دەرچوو وازی لێ نەم و نازانم چی لێ هات و خۆی دەشانەوە چۆ دەرەوەی وڵات ئێستا هەر شتێک بڵێ حەق بە تۆیە بەڵام وەڵڵەهی تەوبەیەکی ڕاستەقینەم لە بینی خۆم و خوادا کردووە لە دوای ئەو هەڵەیەوە پەنجەم بەر کەسێکی کە نەکەوتەوە دڵنیاش بە تا مردن کە تۆ حەڵاڵمی و بە شەرعی خوا لێت مارە کراوم تووشی هەڵە نابمەوە زۆر لە کوڕەکە دەپارێتەوە لێرەدا مەیدانی سەبر دێتە پێشەوە ئەم کوڕە بەڕێزە بەبووک دەڵێ باشە من لەبەر خاتی خوا بێدەنگ دەبم بەیانیش هیچ ناڵێم تا حەو مانجی کەش بەیەکەوە دەبین لەبەر حرمەتی تۆ پاڕانەوە و ناوهێنانی خوای گەورە دوای حەو مانجی کە تەلاقت دەدەم و نابێگرێم لێ بکەیت دوای حەو مانجی کات بەمەوە ماڵی باوکت ئەڵێم من کچەکەتانم بەدڵ نییە و تەبیعەتمان بەیەکەوە ناگوت جێ و خراپەم لێ نەدیوە و تەلاقی دەدەم چیشی دەوێ دەیدەمێ بەڵام دڵنیا بە لەم لەحزەیەوە نە پەنجەم بەر پەنجەت دەکەوێ نە لەگەڵ تا دەخەوم نە هیچ ژن و مێردێکی من و تۆ بەڵام بە زاهیر قەد وا نیشان نادەم هەروە ئازانم خێزانمی خەڵک وا بینن ماڵی دایک و باوکم و دایک و باوکی تۆ بەڵام دڵنیا بە هیچ پەیوەندێکی ژن و مێردایەتیمان لە بەینانیە دوای حەو مانجی تر چاوەڕێ بکە ئەم بابەتەش دەبینی خۆم و خوادا دەمرێنم کچە زۆر مەمنونی دەبێ ئەڵێ تۆ ئەوم لە چاکەیەم لەگەڵا بکەی مەگە پاداشتت بەس لای ئەڵڵا بێ کوڕە هیچ کاتێ بەلایەم کچەدا ناچێت لە ژووری نووسنە ئەو لەو سوچەوە دەخەوێ ئەمیش لەو سوچەوە دەخەوێ ماڵی باوانیش کەس نازانێ ئەمانە بینیان وایە سەبری گرتووە وەلیمان سەبەڕە وەغەفەڕەشی دەبێ بە شوێنا بێ مانگەکان تێدەپەڕن و ئەم کچە هەل لە ئازارێکی دەرونی زۆر ناڕەحەتدایە ئەی خوای گەورە ئێستا تەلاقدان چ وشەیەکی ناڕەحەتە بۆ ئافرەت چۆن بچمەوە ماڵی باوکم ئێتر چۆن لە ڕوون بێ هەموو ڕۆژە سەیری ئەو کوڕە دەکا ئەو کوڕە بێت تاوان بوو بەهۆی منەوە تووشی ئەو سووتان و ئاگری دەرون نەبوو بەڵێ لەو کاتەدا حەو مانگەکان تێدەپەڕن کات زوو تێدەپەڕێ ئاخر ڕۆژی حەو مانگەکەی و کاتی خۆیەتی بەژنەکەی ئەڵێ لەبیرتە مەوعیدێکمان هەبوو ئەڵێ من دەقەیەک بە دەقە دەزانم کە تێدەپەڕێ ئەو حەو مانگە وەکو لەسەر ئاگر بم وا بوو
تۆش پیاوێکی بەڕێزبی خوا پاداشت داتەوە نەتهێش هیچ کەسێک بمسڕی نێوانمان بزانێت لەم ژووری نووسنە نەچۆ دەرەوە دوای حەو مانگەکە دەڵێ دەبا بڕۆین وەرە سواری سیارە بە کەلوپەلەکان پێچەوە دەڕۆین جانتا دەپێچێتەوە ماڵی باوکیڵن بۆ کوێ چن ئەوان دیارە لە قادێکی سەروتر و ئەمان لە خوارەوە ئەڵە وڵات سەفەرێک دەکەین گەشتێک دەکەین بۆ خۆمان لەندەیە مبارەکتان بێ ئەرە وەڵا تازە تا بوو کوزاوای تازن تۆزە بۆ خۆتان لە زل لە ژیان وەرگرن تا مناڵک پێیان نەبووە دواتر ئەوی ساحەتتان بۆ ناکرێت خواحافیزیان لێ دەکەن و بەرەو ماڵی باوشی کچە بڕۆن بە حساب دواتر لەوێ ئاژاوەیەک دروستکەن و سیناریۆیەک دروستکەن و ئەیباتە بەردەمی ساڵۆنێک ئارژگایەک ئەڵە بڕۆ ئەو ساڵۆنەوە ئەڵە بۆ ئەڵە دەبێت بڕۆی داوا لە خاوەنی ئەو ساڵۆنە بکەی جلی بووکێنی لەبەر کاوە وەکو چۆن بووک دەڕازێنێتەوە ئاوا بتڕازێنێتەوە ئەڵێ تۆ من دەبێ و ماڵی باوکم تەلاقم دەدەیتر ئەمە چییە ئەڵێ من بە شەرتێک ئەوە نەکەی دەچم ئاشکرای دەکەم ژنەی داما و تەسلیم دەبێت چونکە ناوێرێ بڵێن نە ئەم داشی سوارە بەسەریدا ئەچێتە ساڵۆنەکەەوە و ئەڵە چۆن بووک دەڕازێنێتەوە هەرچە من ئێستا تازە بووگنیم بەڵام فەرمانی مێردەکەمە و ئاوا بمڕازێنەوە 2-3 ساعتی زیاتر پێچێ دەمەوە ئێوارەیەک دێتە دەرەوە کە دێتە دەرەوە بووکێکی تەواو کامل ڕازاوە دەستی بووکەکە دەگرێ و دەیخاتە سیارەکەی و دەڵێ وەرە یەک شتت پێ بڵێم 7 دانە مانگە تۆ لەژێر چاودێری مندای لە ماوەی ئەو 7 مانگەدا تۆم بینی نوێژ دەکەی بۆ خوا 7 مانگە مراقەبەت دەکەن تۆ 5 فەرزە نوێژ دەکەی مانگی ڕەمەزان بەسەرە هات و ڕۆژوت گرت ماڵ و مێردت بە پوخت و خاوێنی ڕاگرت زمانت سەلامەت بوو غیبەتی کەسن نەکرد دیقەتم دا کۆنتڕۆلی تەلەڤیزۆنەکەت بەدەستەوە بۆ غەیری کەناڵەکە خوا پێ ڕازێ سەیرن نەکرد حرمەتی دایک و باوکی منت گرت حرمەتی دایک و باوکی خۆتت گرت هەموو ئەم سیفەتانەی لی ئافرەتێکی ئیمانداری خواناسی دڵپڕ لە تەقوان 7 مانگە من تۆ تاقی دەکەمەوە خوا لە ڕابردووت خۆش بووە منی عەبدی زەعیف چیم لە گوناهێکت خۆش نەبم بۆیە ئەم 7 مانگە هەمووی ڕۆی ئێستا تۆ بوشی ڕاستەقینەی منی بێنە ئەڵقەت بکەمە دەستەوە ئەم شەو دەڕۆین بۆ ئوتێلێک و ئێستا تۆ بوشی یەک شەوەی لای من و هەموو ڕابردوو سووتێنرا هەموو لێ خۆش بوو مجارش کە باسی ناکرێتەوە بۆیش ئەمەم دەست پێ کرد ئەمە سەرەتای بناغی ژیانی هاوسەری نوێمانە دوای 7 مانگ چاودێری بۆم دەرکەوت تۆ بەڕاستیتەوە بەکارێکی ڕاستەقینەی بۆیە دەکرێت لەناو خێزانیشدا پەنا بەخوا هەڵەیەکی ئاوا ڕووبدە ئەگە تاقیت کردەوە بەرامبەر ڕاستەقینە ڕووی کردە خوای پەروەردگار تۆش لەبەر خوابی بەخشە تۆش لەبەر خوابی بەخشە و لاپەڕەیەکی نوێی بەسەرا هەڵدەوە خوای گەورە تۆ دەبەخشێ و سرترت دەکا لە مەیدانی قیامەتدا بۆیە کە ئارامت گرت لەگەڵیشا لێ خۆش بوون ئین ذەلِکە لەمن عەزمی الئوموور دگار دەو کەسانەمان ببەخشی کە سابر و ئارامگرن کە وەسێتیش دەکەن بە ئارامگری یا ڕەبی خوای ئارامگریمان پێ خەڵات کەی ئامۆژگاری ئیماندارانیش بکەین بە ئارامگرتن حەق بگەێنین و ئارامگری بین لەسەری عملی صالح بکەین و ئارامگر بین لەسەری خوای پەروەردگار ئەو ئیمانەی کە گەورەترین خەڵاتە پێت بەخشیوین یا ڕەبی خوا سابر بوو ئارامگر بین لەسەری حتا دەگەینەوە بە لیقای تۆ لەو ئیمان و خواناسی و مزگەوتەدامان نەبڕی یا ڕەبی خوا لەسەر ڕێبازی خواناسی و دینداری بەردەواممان کە ئیستیقاممان پێ بەخشی خوای پەروەردگار یا الله یا شافی بە شیفای خۆت هەر کەس نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوایە هەر کەس نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێک دەستەی بە ئازارە خوایە شیفای بدەی و ئازار لەسەر دەستەی لابەری هەر کەس دڵ و دەرونی ناڕەحەتە خوایە دڵخۆشیکەی هەر کەسێ مصیبەتی لەسەرە خوایە مصیبەتەکەی لەسەر لابەری هەر کەسێ تووشی تەنگانەیەکی گەورە بۆ خوایە گیان ڕزگاری کەی یا ڕەبی خوایە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون